خاڵێکی تر لەم باسی ئیمانەیە دیسان ضروریە پێی پێ ببین، ئەویش ئەوەیە کە ئیمانی حەقیقی هەتاوەکو کابرای خاوەن ئیمان ئەو کەسەی باوەڕەکەی هێناوە هەتاوەکو ئەسڵی ئیمان وەرنەگرێ نابێ بە دیندار. ئەسڵی ئیمانیش باوەڕهێنانە لە ناخی دڵە ئەبێ بە زمان ئیقرارەکرێ بڕیاری لەسرە درێ وەکو شایەتمان هێنانەکە بۆ نمونە بە کردەوەش ئەسەلمێنرێ. کردەوەکانیش بەشێکن لە خودی ئیمانەکە. ئەگەر بەسەر بە ڕەمزی ئەم زەمانەی خۆمان بیڵین ئەڵێن مسەلەسێکە، سێ گۆشەیەکە. هیچ گۆشەیەکی وەکو ئیمام شافعی ڕەحمەتی خوای لەبێت لە باسی ئیمانەکە باسی ئەم سێی کردووە ئەفەرمێ هیچیان بێ ئەوانتر نابن، ئەوانی تریش بێ هیچ یەکێک لەمانە پێک نایەن. پێک هاتەی ئیمانەکە ئەو سێ بەشەیە وەکو سێ گۆشەکە. گەر گۆشەیەکیانت نەهێشت واتە لایەکت لابرد ئەو کاتە بێ بە گۆشەیەک. گۆشەیەکیش ناتوانانی پێی بڵێ سێ گۆشەیە. کەوابوو ئەوەی لە دڵ و دەروونایە ناسینی خوای پەروەردگارە و بە ڕازگۆزانینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و خۆ تەسلیمکردنە بە شەریعەتەکەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام، خۆشویستنی خوای گەورە و پێغەمبەر و ئەهلی ئیمان و مسلمانانە، هەروەها ڕازیبوونە بە دینی خوای پەروەردگار و تەسلیمبوون و خۆدان بەدەستی ئەحکامە شەرعیەکانیەوەتی بە زمانیش ئیقرارکردنە بە شایەتمان و شایەتمان هێنانە. بەکردەوەکانیش ئەوەیە کە ئینسان ئەو کارانە بکات کە خوای پەروەردگار فەرمانی پێکردوون، ئەوەی بەرهەڵستیشی لێکردوون لێیان دوورکەوێتەوە. ئەمە خودی ئیمانە بەم شێوەیە. ئەبێ بزانین هاتنە ناو بازنەی ئیسلام بەمانە هەموویە بێ، بەڵام چوونە دەرەوە لە ئیسلامەتیەکە بە یەکێک لەمانە ئەبێ. یعنی چۆن بینایەک بە کۆمەڵێ خەڵک دروستەکرێ بەڵام یەک کەس دەتوانێت بیڕخێنێتەوە پیکێ هەڵگرێ و بکەوێتە ڕماندنی دیوارەکە، ئەمەش بە هەمان شێوەیە. باوەڕ بە کۆمەڵێ لایەن دروستە بن، هەروەکوتم بە دڵ بە زمان بە کردەوە دروستە بن، بەڵام ئەگەر بەرەو کوفر ڕۆیشت بە یەک شتێک لەمانە پێی کافرە بێ. ئەگەر اعتیقادی کافر بوو، ئەگەر ئیقراری نەکرد، ئەگەر تەرکی شتێکی کرد لەوانەیە کە خوای پەروەردگار فەرمانی پێکردوون و فەرزن و حەتمەنە بێ بکرێن، ئەو کاتە پێی کافرە بێ. ئەنجا ئەبێ ئەوش بزانین کە نەمانی لقێک لەمانە نەمانی هەموو ئیمانەکەیە. یعنی بۆ نمونە نوێژ ئەرکانی خۆی هەیە، مەرجی خۆی هەیە، واجیباتی خۆی هەیە. بۆ نمونە دەست نوێژگرتن، ستری عەورەت بەنسبەت پیاوە لە ناوچێ و بۆ خوارە ژنۆی، ڕووکردنە قیبلە، نیەت هێنان، بە پێوە ڕاوەستان، ڕکوع و چەمانەوەی یان سوجدەبردن و کڕنوشبردن بۆ خوای پەروەردگار، ئەمانە هەمووی لە ئەرکانەکانی نوێژن. یەکێک لەمانە نەکرا نوێژەکەی بێ بەتاڵە بێتەوە. یا بۆ نمونە لە کاتی نوێژەکەی ئەگەر شتێکی خوارد بە یەک دانە بە یەک ڕوکن لەمانە بە یەک هەڵسوکەوت لەمانە سکوونە حرەکەتی کرد یا حرەکەتێک کە سکوونی کرد، بە یەکێک لەمانە نوێژەکە هەمووی بەتاڵە بێتەوە. یان حەجکردن بە کۆمەڵێک ئەرکانەکرێ، بە کۆمەڵی واجبەکرێ، بەڵام بە یەکێک لەوانە کابراگەر هاتوو لە حەج جیماعی لەگەڵ خێزانی خۆیان کرد، حەجەکەیان بەتاڵە بێتەوە. کاتە کردەوەکان ڕوکنەکانی تریان هەمووی کردووە، بەڵام بە یەک مخالەفەی وا ڕوکنەکە هەمووی ڕوکنەکانی تری خستە ئەو لاوە. کابرایەکی مسلمانیش بە درێژای ژیانی خۆی ئیسلامەتی باش گرتووە، حافظ قورئانە، چۆتە حەج، ئیسلامەتی هەموو گرتووە بە نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتەکان و اعتیقادێکی باشی هەیە، بەڵام لە پڕێکە کوفرێکی لێ دەرکەوت، تووشی ئرتیدادێ بوو، هەڵگەڕانەوە پاش گەزبوونەوە لە دین، ئەوانی تری هەمووی ئەسڕێتەوە. لەوە ئەبێ زۆر زۆر ئاگدار بین. ئەمە بلا تەشبیه وەکو امتحانی سایقی وایە. کابراەک لە وڵاتە ئەوروپیا پێشکەوتوانە وەختێک امتحانی سایقیەدا کۆمەڵێک کاروبار هەن ئەبێ بیانکە، کۆمەڵێک تەمرینات هەن ئەبێ ئەنجامیان بدا، کۆمەڵێک امتحان هەیە بێ تایە دەرچێ. بەڵام ئەگەر هاتوو لە شوێنێکە بۆ نمونە لە خەت عبورێکە یەکێکی ویست بپەڕێتەوە ئەم نەوەستا بۆی و ڕۆیشت سفرێ دەنێ،
دەری ناچێنن کە دەریان نەچان ئەبێت لە سەردەمی دەست پێکردنەوەی ئیجازەکە بۆ مەرحەلەی داهاتووی ئەبێت لە هەموو ڕوکنەکانیەوە دەست پێ بکاتەوە سەر لە نوێ واتە لە خولانەوەی دەوری فولکەیەک لە تێپەڕبوون لە سیارەیەک لە سورعات لە مراعاتکردنی تابلۆکان کە نووسراون لە ئەمانە هەموویە بێ امتحان بداتەوە ئەمەش وهایە بە نسبەتی ئەهلی ئیسلامیشەوە بە نسبەتی اعتیقادەوە بە نسبەتی ئیمانەوە بە کۆمەڵێشت ئیمانەکە وەرەگری بەڵام بە یەک شتێکیان لە دەستیە دەی بۆیە خوای گەورە فەرمێ لە سوورەی بەقەرە ومن يرتدد منكم عن دينه فيمت وهو كافر فأولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة وأولئك أصحاب النار هم فيها خالدون پیغمبرش عليه الصلاة والسلام فرمي لحديثي صحيحة لهردو صحيحين بخاري ومسلمة لابن مسعود والروايات كراوة فرمي إن الرجل لا يعمل الزمان الطويل بعمل أهل الجنة ثم يختم له عمله بعمل أهل النار وإن الرجل لا يعمل الزمان الطويل بعمل أهل النار ثم يختم له عمله بعمل أهل الجنة فەرمێ کابرا ماوەیەکی زۆر دوور و درێژ هەر بە ڕەفتار و ڕەوشت و کردەوەی ئەهلی بەهەشتە ڕوا بەڕێگا و ئەوانە ئەنجامەدا بەڵام کار و کردەوەی لە ئەخیریا خاتیمەکەی بە کردەوەیەکی ئەهلی دۆزەخە یان لە زمانێکی زۆر دوور و درێژە بە کار و کردەوە و ڕەفتاری ئەهلی دۆزەخ هەڵس و کەوتی کردووە بەڵام کۆتاییەکەی بە ڕەفتاری ئەهلی بەهەشت کۆتایی پێهێناوە لەبەرەوە ئینسانە بێ زۆر ئاگداری ئەو خاڵە بێت کە ئیمان هێنان بە کۆمەڵێک شتن بەڵام چوونە دەرەوە لە ئیمان بە یەک ڕوکن بە یەک واجب بە یەک شتێک ئەبێ بە یەک هەڵسوکەوتێک ئەبێ واتە بە ئەنجامدانی گفتارێکی کوفرین یان کردارێکی کوفرین کە لەی دەرکەوت ئەو کاتە سەلبی ئیمانە بێ وەکو لە کوردەواریە ئەڵێن